بوكسەرەکە زۆر مرتا کاک دڵشات و هەم بۆ ڕاویش بەکار دێت بەکار دێت بۆ پاسیش بەکار دێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی سەگە و ئیڤێنتێک لە ماژنی مۆڵی سلێمانی ڕێکخراوە کە چەندین سەگی تێدایە دانێکی زۆر گەورە لە پشتمەوەیە کە ئەمە بێمە پێشۆ کاک دڵشات هیچ ناکە. سەلام عەلەیکوم کاک دڵشات ڕووی بکەوە و دیوە بەم بێم قسێکە لەگەڵاکە ئەمە چییە ئەم جۆرە؟ ست کاک دڵشات ئەمە چ جۆرێکە؟ ئەمە نەوعەتی گرەیددانە ئەمە تەمەنی چەندە؟ سێت 4 ساڵە بێت. ئەمە دەگمەنە لێرە؟ ئەمە باوەڕ ناکەم لە عێراقا هەبێت. ئەمە باوەڕ ناکەم نەمبینیوە. ئەمە پەلامار نایەت؟ پەلامار نایە هەتا خۆمی لێبم نەمبینیوە پەلامار بات بەس ئەوەڕێت بۆ خەڵکەوەڕێت بەڵام زۆر هادیئە ئاقڵە. ئەمەت لە شۆ بوو چۆن هێنا و چەچ ئەمە لە تورکیا بە ماتۆ بە تایبەتی کوێیە؟ ئەسلی ئەمریکیە. ئەسلی ئەمریکیە نەوعەتی گرەیددانە و باشترین نەوعەتی سەگە و یەکێکە لە هەرە سەگە گەورەکانی دنیاش. ئەمە تایەتی باوەڕەکەی بەقەدەر با نەڵێن ئەسپێک بەس بەقەدەر دوو لە ڕووی جەماعەت بەقەدەر گوێ درێژێکی لێت. ئەوەنەی لێ ئەمە نرخی چەنە؟ ئەمە لە وڵاتی ئێمەیە من نازانم نرخی چەنە بەس ئەمە لە ئەوروپایە حتا وەکولانێ بڵم $10,000 بڕوات. بەڵێ هەر ئەمە خۆی عادەتەن سەگ بە بچووکەی پارە باشترەکات. من ئێستا ئەمە گەر لاانە پارێکی باشم بەنە نەیەم چکە ئەم ناوعێتە زۆر حەزم لێتی و هیوایەتیشم بووە. چەند سەگە هەیە؟ وەڵا حالیەن بەس ئەمەم هەیە بەس ئەنواعم هەبووە هاسکیم هەبووە دۆبرمانم هەبووە لەگەڵ زۆر مرتاح بووی لەگەڵ بۆکسەرێکم هەبوو لەگەڵ بۆکسەرەکە زۆر مرتاح. کاک دڵشات چی بوو ئەوە بۆ ئاوا هەڵوێستەی کرد؟ پەتەکەی ڕایشە؟ ئەمە هیچ هەڵنەگەڕاوەتەوە لێ و پەلاماریانێشتێ؟ ئەبەت بەس جارێک ئەو کوڕم خواردنی لە دەمابوو نازانم عەلاقەی بیست و بیخواچی دەری کردبەوە بە حاڵ گازێکی لێگرتە بوو بەس عەزیەتی نەیابوو ئەگینەی ئەتیادیە سادەست کردە دەمێەوە. سەگ چییە لە لای تۆ؟ سەگ بەڕاستی ئاژەڵێکە کە وەفای هەیە ئەزانم لە دینی ئێمەیە زۆر بە جوانی باز نەکراوە سەگ باشە و هەمووشمان ئەزانین هەر سەگیش بۆ لەگەڵ ئەسحاب الکەهفە چۆتە بەهەشتەوە. بەڵام سەگ سفاتی زۆر زۆرە بەڕاستی. یەکەم ئەم سەگە ئەگە تۆ یەک جارنانی بیتێ بە هەموو تەمەنی بیری ناچێتەوە. من سەگم هەیە 4 ساڵە نەمدیوە ئێستا بمبینێت ئەگری بووم ئێستا لە زێوەیە لای دکتۆرێکە. یعنی سەگ بەڕاستی وەفایەکی تایبەتی هەیە و عەقڵێتێکی زۆر جوانی هەیە. یعنی ئەگەر بتەوێت ئەم سەگە باوەڕەکەی ئەتوانی وەکو مناڵێک ڕایبێنی. ئەم سەگە بۆ چییە بێت زیاتر؟ بۆ پاسە بۆ شەڕە بۆ چی؟ هەم بۆ پاسە بێت و هەم بۆ ڕاویش بەکار دێت. بەکار دێت بۆ پاسیش بەکار دێت. گۆردیش بەکارێت؟ بەڵێ ڕاوچێکی باشە؟ پێم نەکردووە حەزم لە ڕاو نییە بەڵێ زانیاری لەسەر کردێتەوە. وەڵاهی باسیەکەنە لەن باشە بۆ ڕاوە بەرازیش بەکارێنن زیاتر چکامە بە کێشی زۆرە و بە قووەتیشە و دەمیشی زۆر گەورەیە دەمی باوەڕەکەی کاتەوە نابێت. بەڵێ لێرە ژماری زۆر دە سەگانی لێگا و کارمێکەکان گوێزتەوە لێرە سەگی تری لێیە کارێکە و لە جۆرێکە ئەتۆ ئەم بێم بۆ لاو هیچ ناکە؟ سڵاوە لێ بێمە چیم سەگەی تۆ؟ وەڵامە جۆری ئەمریکیە. ئێم کردی لە سوورە چێ پێوەی؟ وەڵاوە بۆ جوانی پێمانە کردووە. نێرامێ؟ نێرە. ئەمریکی ئاخە چ جۆرێکە؟ دۆبەرمان. دۆبەرمانە. بەڵێ. ئەمە نرخی چەنە؟ وڵای بۆ نرخەکەی نازانم. وەدە کڕی فرۆشتتان پێوە نەکەوتە؟ وەکو ئەوەی کە بۆچی بەکاری ئەم سەگە؟ ئەمە بۆ شەڕشت بەکار نایە تەنها بۆ پاسەوانی بەکاردێت. پاسەوانێکی باشە؟ بەڵێ تەمەنی چەندەمە؟ تەمەنی ساڵێک وەرزمانگە. ئەمە گەورەترێ بێ حەجمی؟ نانە هەرەوەندێ. باشە ئەگەر جۆچکەی بەو شێوەیە ڕێک بێ چییە ئەگەر جۆچکەی لار بێتەوە چییە؟ بۆ دەنگ بیستن هەسیارترە. ئەوە بەڵێ دەستەکان نەخۆش بێ. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی سەگە لە جیهاندا کە لێرەش ئیڤێنتی ڕێکخراوە بۆ سەگە دەگمەنانی کە هەیە و شاقۆزی سەگەکان ئەمڕۆ لێرە هەڵدەبژێترێ بە زەمەنی سەگ لیۆمنیە بەلاتە ناوێری شەکە تاوەکەی.